سڵاو ڕێز و خۆشەویستین بۆ بینەران و بیسەرانی کوردستان 24 لە پرۆگرامێکی نوێ بۆکس ئۆفیس لەگەڵتانم لە بڕگەی یەکەمی پرۆگرام دەست پێ دەکەم کە بڕگەی ئەم هەفتەیە ڕۆژبوونی چەند ئەکتەرێک دەبینین کە لەم هەفتەیە لەدایک بوون وەرەوە باسی چەند فیلمێک دەکەم کە لە هەفتەی داهاتوو بڵاو دەکرێتەوە لە بیر مەکەن لە کۆتایی پرۆگرام باسی فیلمەکانی ساڵی 2007 دەکەم وەکو تۆپ 20 بعد بە پرۆگرام بکەم ئەمڕۆ چەند ئەکتەرێک باز دەکەم کە لەم هەفتەیە ڕۆژبوونیان بووە ڕۆژبوونی ئەستێرەکان لەم هەفتەیە هەموو هەفتەیەک چەند ئەکتەرێک هەڵدەبژێرم کەەوە ڕۆژبوونیانە جێنیفەر گارنەر لەم هەفتەیە ڕۆژبوونی بوو تەمەنی بۆ 51 ساڵ لە هەفتەی چوار لەدایک بووە یەکێکە لەو ئەکتەرانە کە ئێستا نابیندرێ بەڵام چەند فیلمێکی بەتوانە و باشی هێروەڵا وهروە هەرتوان بڵێم هاوسەری هاوژینی ئەکتەر بێن ئافلێک بوو بە ماوەی چەند ساڵێک ڕوونی مارا ئەو کەسێکەوە هاوسەرگیری بڵێن هاوسەرگیری کردووە چەندە لە جیهان هاوسەرگیری وەکو هاوسەرگیری نەماوە زۆر خەڵک ئەکتەر هەیەبێکەوە دەژین بۆ سەدی ساڵ بێ و هاوسەرگیریش بکەن هاوسەرگیری لەگەڵ واکین فینکس کردووە ئەو کەسێکە ڕۆڵی جۆکەر هەیە جۆکەر دەجێ ڕوونی مارا ئەکتەریش چاکە تەمەنی بووە 38 ساڵ لە هەفتەی چوار لەدایک بووە شۆن بێن خاوەنی چەندین فیلمی بەناوبانگە لە زنجیرەی گەیم ئۆف ترۆنز لە سیزنی یەکەم زۆر ڕۆڵێکی جوانی جێڕا لە عایلەی ستارک لە هەفتەی چوار لەدایک بووە تەمەنی بۆ 64 ساڵ ڕۆز وایتلی ئەو خانماکتەریە چەند فیلمێکی هەیە زۆر بەناوبانگ نییە بەڵام هۆکاری بەناوبانجێکی ئەوەیە کەوا هاوژینی ئەکتەری بەناوبانگ جیسن ستەیتهامە تەمەنی بۆ 36 ساڵ ئەو خانمە وەروە جیمز ماکەڤۆی تەمەنی بۆ 34 ساڵ کە چەندین فیلمی سەرنجڕاکێشی هەیە و بەناوبانگترینشی هاکسۆ ڕیجە لەم هەفتەیە چەند فیلمێک لە سینەماکان نمایش دەکرێن وەدەتوانم بڵم لە کوردستانیش سینەماکان ئێستا کراوەتەوە چەندین فیلم ئێستا نمایش دەکرێت بە تایبەتی فیلمی جۆن ویک بڕۆن سیرکەن ئێستا نمایشە لە کوردستان ئەو فیلمان لەم هەفتەیە نمایش دەکرێن ئەو فیلمانن Evil Dead Rise بۆ کەسانی حەزیان لە فیلمی ترسناکە Evil Dead کە لە پرۆگرام ئێستا چەند هەندێکی دیکە باسی دەکەم زیاتر Beau is Afraid فیلمێکی نوێ واکین فینکسە کە چوار ڕۆڵی جیاواز بەرجەستە دەکات لە چوار تەمەنی جیاواز واتە باسی یەک کەس دەکات لە چوار تەمەنی جیاواز فیلمێکی تۆزێ سایکۆلۆژیە وەرا درامایە گای ریچیز The Covenant فیلمەکە ناوی The Covenant بەڵام بۆیە پێی دەڵێن گای ریچیز دەبێت گای ریچی دەرهێنێکی بەناوبانگە واتە جێڕانەوەی چیرۆکی The Covenant کە یەکێکە لەو فیلمانەی کە باسی جەنگ دەکات جەنگی ئەفغانستان بە تایبەتی گایرێکی دەرهێنێکی بەتوانە کۆی چیرۆکانی کۆ کردووە کردوێتە فیلمێکی سەرنجڕاکێشە ئەم هەفتەیە نمایش دەکرێت چێڤالیر فیلمێکی چیرۆکێکی فەڕەنسیە لەسەر یەکەم ڕەشپێست کەوا هێز و توانایەکی زۆری لە بواری ئەدەبی و هەروەها توانین بڵێن وەکو نیچە مافیایەک لە فەڕەنسا کە ڕەشپێستیش بوو بەڵام توانی ئەو ناوبانگە پەیدا بکە فیلمێکی سەرنجڕاکێشە بۆ کەسانی حەزیان لە بابەتی ئەدەبیە کیسیکای بەهای کیسیکا جان فیلمێکی نوێی سەلمانخانە ئێستا لە سینەماکان نمایش دەکرێت دێنە سەر هەواڵەکانی ئەم هەفتەیە دەدانە هەواڵم بۆ ئامادەکردون گرنگترین بابەتەکانی دنیای فیلم و وەروەها زنجیرەکان بۆتان باز دەکەم فیلمە نوێیەکەی جاکی چان لە چین 22 میلیۆن دلاری لە چین کۆ دەکاتەوە بۆیە 2000 وشەی چین بەکارناوە لەبەری ئەو فیلمە تەنیا لە چین نمایش دەکرێت فیلمێکی نوێی جاکی چانە بە ناوی ڕایدۆن باسی جاکی چان دەکات فیلمەکە لە چیرۆکەی ڕاستەقینە وەرگیراوە بەڵام تۆزێ دەستکاریش کراوە باس جاکچان دەکات لێک لە فیلمەکانی خۆی کاتی خۆی پەیوەندیەکی دەتوانین بڵێن وەفاداری لەگەڵ ئەسپێکی دروست کردووە کە لەو فیلمە باسی ئەو ئەسپە دەکات لەگەڵ ئەکتەرێک چۆن پەیوەندیان لە نێوانیاندا دروست دەبێت چۆن ئەو ئەسپانە لە فیلمەکان بەکاردێت چۆن ئامادە دەکرێت چۆن ڕاهێنانیان پێ دەکرێت ئەو فیلمە تایبەتی لەسەر ئەو بابەتەیە فیلمەکە لە سینەماکانی جیهان هێشتا دەستی بە نمایشکردن نەکردووە تەنیا لە چین نمایشە 22 میلیۆن دلاری کۆ کردووەتەوە بێمە سەر بابەتێکی دیکە کە من وەکو خۆم زۆر حەز دەکەم ئەو فیلمە ببینم ئەویش فیلمی وایز گایس وشەیەکە لەوانەیە لە فیلمە مافیایەکان زۆر جوتان لێبێ وایز گاز بۆ کەسانە دەوترێت لەناو تاقی مافیایەکان کە کەسی ئاسایی نییە دوو هەنگاو یاخود دوو مرتبە لەسەر کەسی ئاسایی لە ناو خانەوادە مافیایەکانی ئیتالی ئەمریکی لە ساڵانی 1970ەکان ڕۆبەرت دنیرۆ دوو ڕۆڵ دەجێڕێت لە فیلمی وایز گایز فیلمەکە بەناوی وایز گایز دەبی دنیرۆ ڕۆلی خراپەکار و وەروە پاڵەوانەشیش دەجێڕی کە ڤیتۆ جێنیڤۆسە لەگەڵ فرانک کۆستێلۆ هەردووچیان دوو خراپەکاری یاخود دوو تاوانکاری زۆر بەناوبانگی مێژووی مافیای ئیتالی ئەمریکینە لە ساڵانی 1950 تا هەفتەیەکان باسی هەر پێنج خانەوادەیە بەناوبانگە مافیایە ئیتالی ئەمریکیەکە دەکرێت لەو فیلمەکە ئێستا لە بەرهەمهێنانە هێشتا دیارنێکی بڵاو دەکرێت یاخود ترەیلەری لێ دەبین بەڵام لەم هەفتەیە ئاشکرا کرێت کەوا ڕۆبەرت دنیرۆ ئامادەیە ئەو ڕۆڵە بجێڕێت بێمە سەر هەواڵێکی دیکە تازە باسی ئیڤڵ دێدمان کردووە باسی مێژوویەکی فیلمی ئیڤڵ دێد بکەم لەبەرەوەی لەم هەفتە نمایش دەکرێت یەکەم جار فیلمی ئیڤڵ دێد کە لە سینەماکان نمایش کرا ساڵی 1970 بوو فیلمێک بوو بە ناوی ئیڤڵ دێد تەنیا ئەوە ناوەکەی بوو سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنان 2.5 میلیۆن دلاری کۆکردن 2.5 میلیۆن پارێکی زۆر نییە بەڵام لەبەرەوەی بودجەکەی تەنیا 350,000 دلار و فیلمێکی سەرکەوتوی ترسناک بوو
لە ساڵی 1970 بەشی دووەمیەوە فیلمیان دروست کرد فیلمەکە سەرکەوتوو بوو بەڵام چیرۆکەکەی دووبارەیەکی هەمان شتی ئیڤڵی دێدی یەکەم بوو بۆی ژۆق قسەی دەکەم چونکە ئێستا زیاتر باسی ئەو بابەتە دەکەم کە هەمان چیرۆک دەجێڕنەوە لە ساڵی 1992 ویستیان شتێکی جیاواز بکەن بە ناوی Army of Darkness کەسی نەیانتوانی جمهورێکی زۆر کۆکەنەوە بۆیش ئەو زنجیرە فیلمە کۆتایی پێهات تا ساڵی چەند 2013 دووبارە دەستیان بە زنجیرە فیلمی Evil Dead کردەوە دووبارە باسی هەمان چیرۆکی ساڵی 1970 کرد فیلمەکە سەرکەوتوو بوو پارێکی زۆری کۆکرد نزیکەی 97 میلیۆن دلاری کۆکردەوە بە بودجەیەکی زۆر کەمی 17 میلیۆن دلاری Evil Dead Rise لە دوای 10 ساڵ لە 2023 ئێستا لەم هەفتەیە نمایش دەکرێت کە بە هەمان بودجە بە 17 میلیۆن دلار دروست کراوە ئەو کەسانی فیلمەکەیان بینیوە ئێستا دەڵێن فیلمێکی ناوازەی ترسناکە Evil Dead بەگشتی باس دەکە باسی چەند گەنجێک دەکات دەستنە نەو کابینێک لە ناو دارستانێک لەو کابینە لەو دارستانە دەستیان بە شتێک دەکەوێت یاخود بەبێ سپۆیل بێکمانێتان سپۆیل ناکەم شتێک دەکەن جۆرە ئەهریمەنێک بە خەبەر دێرن و دانەدانە هەڵی کوشتنیان دەدا فیلمیش سەرنجاو چێژە کە حەز لە فیلمی ترسناکە ڕەکەمەندی ئەو فیلمانە دەکەم پێشنیاز دەکەم بینەریان بن بێمە سەر بابەتێکی دیکە لەم هەفتەیە کریس ئێڤانس و ئانا دێ ئارمێس لە هۆلیوود فیلمێکی نوێیان بڵاو کردەوە بەناوی گۆستد کە بەرهەمی ئەپڵ تیڤی پڵاسە فیلمێکی خۆشەویستی و سیخوڕیە ئەگەر فیلمە بەناوبانگەکەی مستر ئەند مسز سمیتتان بینی بێ ئەوەی ئەنجلینا جولی و پێماوی براد پیت بوو هەمان چیرۆکە بەڵام بە شێوەی بەرگێکی دیکە ئەو دوو کەسە یەکتریان خۆش دەوێت بەڵام نازانن کە ئەوانە هەردووچیان سیخوڕن لە هەمان کار لە دژیە کار دەکەن بەڵام هەمان کەس یەکتریان هەن خۆش دەوێت فیلمش سەرنجاوێشە لەم هەفتەیە بە خۆڕای دەتوان لە ئەپڵ تیڤی پڵاس سەیری بکەن بێمە سەر بابەتێکی دیکە لەم هەفتەیە زۆر خەڵک دڵی خۆش بوو کە ئاشاکرا زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی لە چیرۆکی کۆنجرینگ لە بەرهەمێنان ئەگە فیلمەکانی کۆنجرینگتان بینیبی دەزانن کەوا چەندی کاراکتەری بەناوبانیش تێدا جیهانێکی دەوڵەمەندی تێدا لەم هەفتەیە ئاشرا کرێتەوە لەناو ئەو جیهانە کە هێشتا ئاشرا نەکراوە زنجیرەکە زنجیرە تەلەڤیزیۆنیەکە چیرۆکەی لەسەر سەرچاوەیە لەو کاراکتەرانە وەردەگرێت بەڵام دەڵێ لەم هەفتەیە ئاشاکرێکەوە زنجیرەکە ئێستا لە بەرهەمێنانە لە لەوانەیە مانگێک بۆ دوو مانجی دیکە بە فەرمی بزانین کەوا چ ئەکتەرێک دەگەڕێتەوە یاخود ئەکتەرەکە نوێیە چیرۆکی ئایا ئەنابێڵە نەنا ئێدولۆرینە یاخود کرسۆف لا ئیرۆنا کامەی تێدا دەبی بێمە سەر بابەتێکی دیکە هەر لەسەر جیهانی کۆنجرینگ بەشی دومی فیلمی نەناش کراکرا بەشی نەک ئاشراکرا دەست بە بەرهەمێنان کرا فیلمی نان ئەگەر نەتان بینیوە یەکێکە لەو فیلمە ترسناکانەی دەربارەی کاراکتەری ئەهریمەنە بەناوبانگەی فیلمی کۆنجرینگە بە ناوی ڤاڵاکە ڤاڵاک ئەو کاراکتەرەکەیە دەیانەوێت زیاتر باسی چیرۆکی ئەو کاراکتەرە بکەن چۆن ئێدولۆرینی دۆزیەوە چۆن ئێدولۆرین تووشی ئەو زۆرە ئەهریمە نەبوون لە بەشی دووەم زیاتر ئەو چیرۆکە دەجێردرێتەوە وەها کاراکتەری لۆرین بە تەمەنێکی گەنجتر دەبینین جگەلەوەی کە خوشتی لۆرینیشمان بینی بەڵام کارکتەری لۆرینش بە تەمەنێکی گەنجتر لەو فیلمە دەبینین دێنە سەر بابەتێکی دیکە هەر لەم هەفتەیە هەواڵێکی سەرنجڕاکێش هەبوو بەو کەسانی حەزیان لە فیلمەکانی توایلایتە توالایت خەڵکەی زۆر بەدڵیتی خەڵکەی زۆر بەڵینە من یەک لۆ کەسانی کاتی خۆی کە فیلمەکانی توایلایتمان بینی وەمان زانی سینەما هەر ئەوەیە بەڵام دێبەوە بەدیا کەت کە سینەما تەنیا چیرۆکی خۆشەویستی نیە بابەتی دیکەشێ توایلایت دەڵێن دەگەڕێتەوە بە شێوەیەکی جیاواز زنجیرەی شەرەف زۆری توالایت لە بەرەبێنانە ئایا زنجیرەکە هەمان چیرۆک دەجێڕێتەوە یاخودنا نازانین بەڵام چیرۆکەکە بەگشتی باسی دەکە باسی خانەوادەیەک دەکە کە ئەو خانەوادەیەنە ڤامپایرن خوێن مژن مرۆڤێکی ئاسایی عاشقی کوڕێکی ئەو خانەوادەیە دەبێت بەڵام ژیانیان لەوانەیە نەگونجێ لە بەرەوەی ئەو خوێن مژە بۆ هەتا دەژێ ئەو کچە مرۆڤی ئاسایی ئەو دەمرێت بۆیش منداڵێکیان دەبێت منداڵەکەی هێز و پاوەرێکی سەیری هەیە لە بەرەوەی داشی مرۆڤە باوکیشی خوێن مژە توایلایت بکرێتە زنجیرە لەوانەیە سەرکەوتی بێت لە بەرەوەی ئێستاش چیرۆکی خۆشەویستی لە جیهان خەڵکێکی زۆر بە تایبەتی ئافرەت هەر حەز دەکە بینەرێ بی بینە سەر بابەتێکی دیکە بە باسی فیلمی ئانتمان بکەم ئانتمان دە کوانتممانیا نوێترین فیلمی بێگومان مارڤڵە چەند هەفتەی ڕابردش باسم کرد ئەو فیلمە شکستێکی گەورە بوو لە بۆ مارڤڵ هۆکارەکەی چییە با باسی بکەین بەش یەکەمی فیلمی ئانتمان کە پێما بێت لە ساڵ 2015 بڵاو کرایەوە 580 میلیۆن دلاری کۆ کردەوە بەشی دووەم 623 میلیۆن دلاری کۆ کردەوە کەچی بەشی سێم دەبایە ئەو پارەیە هێشتا بەرز کاتەوە 600ەکەی بکرد بە 700 کەچی تەنیا 466 میلیۆن دلاری کۆ کردەوە تا ئانتمان ئاندەواز کوانتممانیا کەمترین پارەی کۆ کردووە لە چاو فیلمەکانی ئانتمان هۆکارەکەشی چیە بێگومان ناساندنی کاراکتەرێکی نوێیە کە خەڵکەی زۆر نایناسی دووەمیشی هەمان چیرۆک دەجێڕتەوە کە لە ئانتمان هەیە شتێکی نوێی بە جیهانی مارڤڵ نەبەخشی وەروە جێبەجێکردنی فیلمەکەش خەڵکەی زۆر لێی ناڕازیە بۆیە مارڤڵ لەوانەیە پێداچوونەوەیەک بە داهاتوی خۆی بکە لە بەرەوەی نوێترین فیلمیان شکستێکی گەورەی لە ڕووی داهاتەوە سوپەر ماریۆ برادرسمان هەیە هەر لە پلەی یەکەم مایەوە 92 میلیۆن دلار داهاتی بوو لە ئەمریکا داهاتی گشتی گیان 700 میلیۆن دلار سەرکەوتنێکی یەکجار گەورەیە بۆ
جیهانی فیلمی ئەنیمیشن بودجەکەی 100 ملیۆنە کەچی 700 ملیۆنی کۆ کردوێتەوە ئاتا نزیکەی چەند 100 ملیۆن لۆ 700 دەبتە چەند 350 بە 350 بۆ ستودیۆ دەگەڕێتەوە 100 ملیۆن لێ دەرکە واتە نزیکەی 250 ملیۆن دلار قازانجی سەرەکی ئەو فیلمە بووە بێنە سە پلەی دووەم لە پلەی دووەم فیلمێکی نوێمان هەیە The Pope's Exorcist بۆیە وتم فیلمەکە تۆزێ نوێ نییە لە چەند سینەمای جیاواز نمایش کرا بەڵام وەکو برێ یەکەم جار لە ئەمریکا و بە گەورەی نمایش بکرێ یەکەم جارێتی هەرچەندە داهاتەکەی خراپ نییە 36 ملیۆن دلار بۆ بودجەیەکی 18 ملیۆن دلاری خراپ نییە بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ڕەسڵ کڕۆیە ئەکتەرێکی بەناوبانگە کە بەشداری فیلمێکی ترسناک دەکات باسی ڤاتیکان و ڕوبەڕووبوونەوەی جن و شەیتان و ئەوشتان دەکات فیلمێک سەرنجاکێشە لە یەکەم هەفتەی لە پلەی دووەمی بۆکس ئۆفیس دێ بێمە سەر جۆن ویک چاپتەر 4 لە پلەی سێەم دێتن لە هەفتەی چوارەمی نمایشەتی 349 ملیۆن دلار داهاتی گشتێتی لەم هەفتەی تەنیا 8 ملیۆنی کۆ کردەوە سەرکەوتنێکی گەورەی و پرداهاتین فیلمی جۆن ویک کە تاوەکو ئێستا بڵاو کرایتەوە ئێستا لە سینەماکانی کوردستانیش نمایشە فیلمێکی ناوازەیە من بینیم زۆر ناوازەیە شاری سیرکردنە بەڕاستی بینە سەر پلەی چوارەمی ئەم هەفتەیە ڕێنفیلدە ڕێنفیلد لە یەکەم هەفتەی نمایشی بە پلەی چوارەم دابەزی 8 ملیۆن دلاری ئەمریکا کۆ کردەوە 10 ملیۆنیش داهاتی گشتی بوو لە جیهان بودجەکەی 65 ملیۆن دلار واتە شکستێکی گەورەیە زۆر لە بۆ نیکۆلاس هەڵت و نیکۆلاس کیج کە فیلمێکە لەسەر خوێن مژ دراکیولا زیندوو دەبێتەوە دەیەوێ بگومان خوێنی مرۆڤایەتی بخوە بینە سەر کۆتایی بۆکس ئۆفیس فیلمی ئێرمان هەیە کە باسی کۆمپانیای نایک دەکات نایک کە سەبراندێکی هەیە بە ناوی ئێر کە پێڵاوی وەرزشی دروست دەکەن فیلمەکە لە ڕووی بۆکس ئۆفیس سەرکەوتونیە 54 ملیۆنی کۆ کردوێتەوە کەچی داهاتەکەی بودجەکەی لە نێوان 70 بۆ 90 ملیۆن دلار بەڵام ڕەخنەگران زۆریان بەدڵە 92 لە سەدیان پێداوە خەڵکیش دەڵێن 7.8 لەدا باشترین نمرێ بۆ ئەو فیلمە خۆشەویستان بینە سەر دوایین بابەتی ئەمڕۆمان با باسی 20 فیلمتان بۆ بکەم لە باشترین فیلمەکانی ساڵی 2007 فیلمی ناوازەنە ئەو فیلمانە نەکەوا من ڕەکەمێن دەکەم هەروە پێشنیاز دەکەم ئێوەی خۆشەویست سەیری بکەم با لە ژمارە 20ەوە دەست پێ بکەم فیلمی سۆم داناوە سۆ چوار لە ساڵی 2007 بڵاو کرێەوە پاڵەوانەکەی تۆپ بێڵە ژانەی ترسناک و خوێناویە بۆ سەرویژە ساڵانە یەکێکە لە فیلمە باشەکانی سۆ بە بڕای من چکە هەم فیلمەکانیان باش نییە دە سیمپسنز موڤی ئەگە حەز دە فیلمی کۆمیدیە بۆ سەروی 18 ساڵان هەرچەندە بۆ سەروی 13 ساڵانە بەڵام بۆ سەروی 18 ساڵان بوو سەری ئەو فیلمە بکەن زۆر کۆمیدیە و چێژێکی گەورە لێ وەردەگرن Ocean's 13 لە پاڵەوانتی بێگومان جۆرج کلونیە بە ستاپێکی زۆر ناوازە یەکێکە لەو فیلمانەی کە لەسەر دزینی بانک بڕیوە بە شێوەیەکی کۆمیدی سەرنجڕاکێش ناوازەیە Smoking Aces یەکێکە لەو فیلمانە بە هەمان شێوە لەسەر بانک بڕیە بەڵام ستایلی پێوە ئەگەر حەز دە فیلمێکە ستایلی ئەکشنی هەبی Smoking Aces یەکێکە لەو فیلمانە Bourne Ultimate ئەو فیلمە لەسەر سیخوریە ما دەیمن ڕۆی سەرچێژەر ژانری ئەکشنە تەنیا ئەکشنە سیخوری ئەکشن زۆر ناوازەیە لە پلەی 16 داناوە بینە سەر ژمارە 15 بۆ ژمارە 11 Into the Wild ئەگەر لە کاتێکی ژیانتی هەست بە خەمۆچی دەکەیان هەست دەکەی مانایەکی گەورە لە ژیان نادۆزیەوە سەیری ئەو فیلمە بکە زۆر شت دە ژیان فێر دەکە ئیمێڵی هەرچ ئەو ڕۆڵی سەرەکی دەگیری فیلمێکی بایۆگرافی و درامایە بۆ سەری 18 ساڵانە لە ژمارە 14 فیلمی 30 Days of Nightman هەیە ئەو فیلمم داناوە جۆرج هەرت دایە وەکو ڕۆڵی سەرەکی ژانری فیلمی ترسناکە باسی ئەوە دەکات 30 ڕۆژ لە شوێنێک تەنیا شەوە ئەو شتە بەڕاستی هەیە لە جیهان بەڵام بە شێوەیەکی ترسناک دەیگێڕێتەوە ئەگەر لە شوێنێک بژی 30 ڕۆژە سەیەک تەنیا شەوبی چی ڕوو دەدا Death Proof یەکێکە لە فیلمەکانی کوێنتن تارانتینۆ فیلمێکی تونند و ئەکشنە ڕەسڵ کڕۆی تێدا فیلمێکی زۆر ناوازەیە سەیریکە The Assassination of J.C. James by the Coward Robert Ford یەکێکە لە فیلمە ناوەکانی براد پیت کەیسی ئافلیک و سایم شەپەرتی تێدایە فیلمێکی تاوانکاری درامایە کلاسیکە مێژوویە زۆر ناوازەیە شوتەریش بێگومان زۆربەتان بینی و تا ناگا و کەسان نیان بینیوە تکا دەکەم بینەری فیلمی شوتەر بن بۆ کەسانی حەزیان لە فیلمێکە لەسەر قەناس بەدەستەکان ئەو کەسانی کەوا بە لێزانینەوە تەقە دەکەن شتێکی ناوازێ بینەری بن بینە سەر ژمارە دا بۆ ژمارە 6 I am Legend یەکێکە لە فیلمە ناوازەکانی ویل سمیت خەیاڵ زانستیە باسی کۆتایی جیهان دەکا بینەری بن ئەگەر حەستان لە فیلمی خەیاڵ زانستیە لە ژمارەنەوە بەش یەکەمی ترانسفۆرمەرس تا ئەوکو ئێستا لەو فیلمەی جوانترمان نییە لە ڕووی تەکنیکی میکانیکی لە فیلمەکان کە ئۆتۆمبیلەکان خۆیان تەحویل دەکەن دەبنە ئەو هەیکەلە گەورە کە پێیان دەوترێت مێک شتێکی زۆر ناوازەیە ئەگەر حەز لە فیلمی ترسناکە لەسەر هوتێلێک شوێنێکەوە بکوژێکی تێدا خوێن ساردێکی تێدا بە خوێنی سارد خەڵک دەکوژێ فیلمی ڤاکنسی زۆر ناوازەیە چێکە لەو فیلمانێکە تاواکو ئێستا ساڵی 2007 بڵاوکرێتەوە خەڵکی هەر باسی دەکەن دەڵێن فیلمێکی لەو شێوەیە پێویستە دروست بکرێتەوە ئەگەر حەزر لە جۆرە فیلمێکەکەوە باسی لێکۆڵینەوە بکە باسی دۆزینەوەی گەنجینە بکە National Treasures Book of Secrets یەکێکە لە فیلمە ناوازەکانی نیکۆلاس کیج
پێشنیاز دەکەم بینەری بن و بێگومان فیلمی 300 لە ژمارە 6 داناوە یەکێکە لەو فیلمە ئەکشنە خەیاڵیە خەیاڵ دەتوانین بڵین خەیاڵی لەبەرەوەی چیرۆکی بە شێوەیەکی جیاواز ژێراوەتەوە لە چاو ڕوودا و ڕاستەقینەکان پاشا لیۆنایدس فیلمێکی ناوازەیە بە تایبەتی دیمەنە ئەکشنەکانی زۆر ناوازەیە بینەسە ژمارە 5 بۆ ژمارە 1 فیلمی زۆدیاک لە جێک جڵنهۆڵ ڕۆبەرت داون جونیۆر لەگەڵ مارک ڕەفەڵۆ تێدا باسی بکوژێک دەکا کەوا کاتێک کە کوشتنێک ئەنجام دەدا جۆرە کۆدێک بۆ پۆلیس دەنێرێت تاوەکو ئەو بکوژە بدۆزنەوە کەچی پۆلیس هە ناتوانێت بیدۆزیتەوە تاوەکو ئێستاش پۆلیس نەیتوانیوە ئەو شتە هەڵبێنێەوە لە ڕدای ڕاستەقینەوە جدە پێم بێ لە ساڵانی 1999 یاخو سەرەتای 2000ەکان ئەو شتە بەڕاستی ڕوویدا کەچی تاوەکو ئێستا بکوژە نەدۆزراوەوە فیلمێکی زۆر ناوازێت لە ژمارە 4 یەکێک لە باشترین فیلمە مافیایەکانم داناوە بەڵام مافیای ئیتاڵینا مافیای ڕووسی ئەگەر حەز بە ژانرەی مافیایی دەکەن ئیسترن پرامسز یەکێکە لە فیلمە ناوازەکانی ڤیگۆ مۆرتنسن زۆر تایبەتە ئەو فیلمە لە ژمارە 3 فیلمێکی دیکەی مافیاییە بە ناوی ئەمریکن گەنگستەر یەکێکە لە فیلمە بە ناوازەکانی دەرهێنەر ریدلی سکۆت دێنزڵ واشنگتن و ڕەسڵ کرۆی تێدایە فیلمێکی ناوازەیە بینەری There will be blood قسەیەکی زۆر هەیە کە There will be blood یاخود No Country for Old Men باشترین فیلمم بۆ ئەو ساڵە هەردووچیان باشن هەردووچیان نایابن No Country for Old Men توانی خەڵاتی ئۆسکار بە بەڵام There will be blood خەڵاتی ئۆسکاری برد بۆ باشترین ئەکتەر بۆ دانیێل دەیلوس و پۆل دەینۆف ناوازیە باسی کەسێک دەکە کەوا بیرەنەوت دەدۆزێتەوە لە سەردەمێکی ئەمریکی کە خەڵک لەوانەیە بە چاوێکی جیاواز سەیری بیرەنەوتی کردبە ئەو بیرەنەوتە ئەو پارێتی لەو کابرایە دەکە ژیانێکی زۆر سەر تاپا دەگۆڕێ No Country for Old Men باشترین فیلمی 2007 بە بڕوای من تۆمی لی جۆنز خافیر باردام جۆرج برۆلین ناوازەیە بەڕاستی یەکێکە لە فیلمە وێسترنە کلاسیکانەی کە هەموو کەسێک پێم وایە پێویستە ببینیم خۆشەویستان پرۆگرامی بۆکس ئۆفیسم پێشکەشکردن تا هەفتەیەکی دیکە بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ